انجي ينصار لغوري نوتشين جرم يكو لبغداي جمراهاتنا آناها تني دناف برا یەکێتیە و پەدێکێدا 4,000 دەنگ فەرقیە یعنی هون دەزانن دوو دەنگدانێن تایبەت هات پێک ئانین و تایبەتە بە هێزن پێشمەرگە زەریفانی پۆلیس ئاسایش و گەلێکێ هێزێندنێ هەنەک و هێزی کاکفلانی و کاکفلانی دەنگێوان هات داین دوو نێزی 20,000 دەنگ هاتیە شەوتاندن و خویا دیکە لە گۆری ئەنجامی ئەو دەنگین و هاتنە شەوتاندن پرانی دەنگێ پێشمەرگە و هێزن ئەمنی یا پەدەکێون لە گۆری ئەنجامێن و من بەدەست خستنە لە تەلەڤیزیۆنان لە کەناڵین کوردی نەنەرم یعنی کەناڵین کوردی یا پارتیان شەڕی پسکۆلۆژی دیکەن بەریا هەڵبژاردنێن لێ من نوچە نو لە بەغدایە گرت یعنی حتا نەها لە سەدی 96 دەنگ هاتنە هەڵبژارتن هون من دبینن نوسە بەێ دەنگ هاتنە هەڵبژاردن و لە گۆڕی وێ پەدێکی هەفتێ و 4,513 دەنگ ئانینە یەکێتیێژی هەفتێ 1,103 دەنگ ئانینە یعنی پەدەکە تەنێ بە 4,000 دەنگان لە پێشیا یەکێتیە لێ ئەف نوچەیەکی سەرکەتیەش بۆی پەدەکەی نەخێر نوچەیەکی سەرکەتی نینە و نوچەیەکی بەڕاستی و کەزەبان ژێ بکە چما هون بەرکی بێژن چما ji bo ku pêşmerge û hêzên emniyê pedekê du qasî pêşmerge û hêzên emniyê yekêtiyene û dewr de xuya dike guhortinekî pir mezin çêdibe di hilbijardina sibê de madem de nava hêzên emnî de ku hêzên here serekene yani gelo hêzên emnî hêzek nîne ku mirov herekan pê bike hêzên emnî ya partiyan ya yekêtiyo pedekê Süleymanî Hewlêr ew hêz ji aliyê partiyan ve hatine teîn kirin yani ji aliyê dewletekî saziyekî nehatine teîn kirin lovan jî berastî heger ku ew hêz dengê xwe û li gorî partiyê nedabin û mirov dibîne ku guhortinekî pir mezin heye li Kurdistanê narazayiyekî pir mezin jî heye یا پێشمەرگە و هێزن ئەمنی بێگومان ناڕزاییوان ئەم ji berê de dizanên lê me nedizanî bû ew çawa dikarin li kontrolê derkevin ji ber ku zext li ser wan pira yanî pêşmerge heger ku partî wî ji kar bawêjin bêmûçe dibe bênan dibe zarokêwan hene filan û bêwan yanî niha li gorî nûçeyan ev tê xuya kirin partiya sêmîn jî heger ku hûn bixwazin neviya nû ye 5,300 deng heta niha aniye yê dinê hemî derdorê hezariye berêya gel 2,409 yani 2,500 deng anîne ew jî ya لاهور شێخ جنگیا لاهور شێخ جنگی هون دزانن لە ناوە هێزن ئەمنی دا کێم بەژی هەنێکی دەسەڵاتیوی هەیە بەرەی دەسەڵاتیوی گەرەک زێدە بوو لەناو هێزن ئەمنیە یەکێتیەدا لێ پشتی و هون دەزانن دەڕبە هاتکردن ئیدی یەکی دنێ هات و کوردستان ژی وسە یعنی کی دەسەڵات داربە مرۆڤ پێرایە لۆماژی یعنی مرۆڤ نەها فام دکە پەدێکێت چەوە دەدەقێن داویەدا دە ڕۆژێن داویەدا شڤان پەروەر ئانی ئانجی داخیانیەکی مەسرور بارزانی هەیە بڵاو دکەن حتا هەنێک کەسێن دەخوازن ژە عالیە هەنێک ڕۆژنامەوانێن نێزی پەکێکێ لە سەرڤەیەکی بێ ئاخافتن مەسرور بارزانیشی گوتی ئەس حازرم ژە بۆی دیالۆکێ دەناوبەرە دولة تركي وباكي كده انها يعني اوجد تشتكي عجايبه مسرور بارزاني بريتش ما وصلنا دي جول شكاياتي هري زيادة دافي وارد على سر كاك مسرور هنجبكو كاك مسرور بري سروكي باراستني بويا ونهاجي او دوسيج دستوي ده دماوي ده هافكاري دنا برا دولة تركو بدك زيادة تربونا وكشتون وتيروجي زيادة تربونا ودولة ترك ببين من التانا زيادة هاتينا عرضي كردستاني يعني افخيا دكا تكتيكين كوبا في طالباني مشاندن تشوبا مظلوم عبدي و دوما د روجن دوما يدا ايك بروبر بكار اني لا راجي عندنا او هستو سوزن كاسن كو نتوينا جبوي خوكشاندن لهم بري تكتيكك به شوان پرورجي لي خويا دي كان شوان پرورو نا بجيوانيا مسرور بارزاني جبوي پكي خويا دي كو علي كاريك ندايا كامل بنرن
سبه تشدبه يعني اگركو دنافا پێشمەرگیان دا ڕەوش وسابە هون لێ بنەڕ ئەش خۆ نابێژم ئەو نوچەمە ژڕەقدای گرتیا هەگەر کو لەناو پێشمەرگیاندا ڕەوش وسابێ گەلۆ دێ سبێ لە ناوان میلەتدا ڕەوش چاوا ببە ئەم هێژی نزانن بەڕاستی و تشتێکی دێن دەخوازم بە کورتاسی بێژم و داوی لێبینم ئەوەکو هەواڵن هێژە نەها چما چاپەمەنیەن پارتیەن کوردی حقیقەتێ بڵاو ناکەن ئەو ژیانێکی من نیگەران دەکات فکاران دەخێ دلێ من گەلۆ ئەو دەخوازم پشتی هەڵبژاردنێ ئەنجامان قبول نەکەن احتیمالێکی وسا هەیە هێویدارم نەوسابە گەلێک سوپاس حتا کوونەها هون بە من ڕابن هەگەر نوچێکی نو هەبێ ئەمە دیسا بەوە ڕابن دەم باش سڵاو و ڕێست دەم باش